لا سرە مژارە گفتوگوی زیاتر دەکەم لەگەڵ دکتۆر ساڵح نەجیب دکتۆرای لە زانستی ژینگەی و کەشوهاو و پلەیگەرمی هەیە لە سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمە دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24 پیسبوونی ژینگەی عێراق لە چه ئاستێکدایە؟ سپاس بۆ بەڕێستان. ژینگەی عێراق وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد ڕەوشەکەی ڕۆژ لە دوای ڕۆژ لە تێکچوون و لە خراپبوونایە لەبەرەوەی عێراق خۆی بە سروشتی خۆی هەڵکەوتەی جۆغرافی خۆی عێراق پێنجەم هەستیارترین وڵاتە لە جیهانە بەدەر لەوەی کە عێراق پێنجەم هەستیارترین وڵاتە بارودۆخی کەشوهەوای ینی کەشوهەوایەکی قاڕی هەیە ینی کیشوەری هەیە و سەب ترۆپیکەڵە و نیمچە وشکە. ئەجا لەگەڵ ئەوەی کە ساڵ لە دوای ساڵ سەختی و دژواری کەشوهەوا زیا ئەکات ئەو ڕنگانەوەی لەسەر وڵاتی عێراق زیاتر ئەبێت لە هەمڕێکەوە. بۆ نمونە ئەبینی پلەی گەرما ینی وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد کە یعنی نزیکەی 5 پلە بەرز بۆ تۆ بەس باوەڕ ناکەم و 5 پلەیە تۆزێ زۆرە دوو پلاکە دوو پلە کەم نییە. بەڵێ هەنجێ بۆ نمونە وەڵد بانک جەخت لەوە ئاکات لە بینی ساڵی 40 هەتا ساڵی 2000 نزیکەی هەتا 2020 نزیکەی دوو پلە بەرز بۆ تۆ دوو پلە ینی ئەندازەیەکی زۆرە ئێستا تێگڕای جیهانی 1 پلە و لەدا 6 بەرز بۆ تۆ جاگەر عێراق با بێ ینی 5 پلە بەرز بێتەوە ینی بەڕاستی ئەو بارودۆخەکە بۆ ئەوەی گرمبوونی ژینگەی عێراق لە ئاست ژینگەی گۆی زەویدا زیاترە ینی بە 0.5 پلە زیاترە. بەڵێ هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە یەکەم پێگەی با بڵێن هەڵکەوتەی جۆغرافی عێراق هەڵکەوتەیەکی با بڵێن هەستیارە و بۆ هۆکارە عێراق پێگەیەکی هەستیاری هەیە لەسەر پانتایی با بڵێن هەسارەی زەوی ئەمە لەلایەک. دووهەم سەرچاوەی وزە لە عێراق بە تەواوی سەرچاوەی وزە سوتەمەنێ نەوتەکانە و ئەمڕۆ هۆکاری سەرەکی بۆ گۆڕانی کەشوهەوە سوتەمەنێ نەوتەکانە. ئەبینیت طبیعی لە عێراق بە هۆکاری هەڵکەوتەی جوغرافی سەخت و دژواری لەوەی بە تایبەتی لە وەرزی هاوین گەرما زۆر ئەبێت تۆ پێویستت بە سوتەمەنێکی زۆرە چ بۆ ئامرازی هاتوچۆ چ بۆ سارکردنەوە و ئەم ئامرازی هاتوچۆ سارکردنەوەیە خۆی لە خۆیان بەشێکی زۆر لەو گازە گەرمکەرانە ئەکاتە ناو بەرگەهەوە و بۆ هۆکارش ینی لۆکەڵی یان ناوچەگەری ناوچەکە زیاتر گەرمی بەخۆ ئەبینێت وەک بۆ نمونە بەغا ینی لەم ساڵدا لە مانگی تەمووس 52 پلەی تۆمار کرد. ئەمیش هۆکارەکەی وەکو بەڕێستم بود خاڵێکی زۆر هەستیاری گرنگتر ئەوەیە کە ژمارەی دانیشتوان زۆر بێسەروبەرە زیا ئەکات ئەمە کارەساتە لە ڕاستیە. یعنی عێراق ئەگەر تۆ بڕگەڕێیتەوە بۆ ساڵی هەفتاکان هەمووی لە دەوری 13-14 ملیۆن بوو بەس عێراق ئێستا نزیکەی یعنی با بڵێن 50 ملیۆنە و پێشبینیەکرێ وڵاتی عێراق بەرەو 80 ملیۆن بڕوە کەواتە هیچ کۆنتڕۆڵێک بۆ زیادبوونی ڕێژەی دانیشتوان هەر بە پێ ژمێرەیەکی ساڵی ڕابردوو کرا لە هەرێمی کوردستان کەمترە وەک لە عێراق. پێتان وایە ئەمە هۆکار دەبێت بۆ ئەوەی کە ژینگە و کەشوهەوای هەرێمی کوردستان پاکتر بێ بەراورد بە عێراق؟ بەڵێ طبیعی ئێمە ئەو بێ ڕاستێ بزانین کە با بڵێن کەشوهەوای هەرێمی کوردستان ینی کەشوهەوای کارتێکراوە بە ناوچەی دەریای سپی دەریای سپی بەڵام عێراق قاڕیە و سەب ترۆپیکەڵە و سیمی ئێرەیدا ینی با بڵێن ئەو کەشوهەوایی کە ینی زاڵە یا باوە لە عێراق لە بەغا و خواروی عێراقەوە ینی کەشوهەوایەکی ناوچەیەکی قاڕی کاری تێکە بەڵام ئەمەین ناوچەی ئێمە لە بەحکومی هەڵکەوتەی جوغرافیەمان و با بڵێن بوونی شاخ و سروشت و تۆپۆغرافیای جیاواز و نزیکیمان لە دەریای سپی بۆ هۆکارە ئەبینیت کەشوهەوای ئێمە لە وەرزە جیاوازەکانە زۆر جیاوازە. بۆ نمونە ئێمە لە باران هەندێک جار لە مانگی 11 دەست پێکات تا مانگی 5 بەردەوام ئەبێ ینی نزیکەی 6 مانگ بەڵام لە بەغا بۆ نمونە کە زۆر ینی دوورترە لە بەسرا نزیکەی 3 مانگ باران ئەبارێ ئەو پلە گەرمایی کە بەغا پێ ئێگا خۆشبەختانە هەتا هەزا هەرێمی کوردستان بەخۆیەوە نەیبینیوە کەواتە جیاوازی هەڵکەوتەی جوغرافیەکان
يعني لەسەر پێگەی هەسارەی زەوی وای کردووە کە بابلێن کەرو بارودۆخ کەش و هەوای ناوچەی خواردن عێراق جیاوازتر بێلەوە ئەبینێت بێجگەلەوە عێراق خۆی سروشتەکەی عێراق سروشتەکەی یعنی بیابانێکی زۆری هەیە لە سا تقریبا 28 خاکەکەی تەنها ئەو بیابانبوونەش بەردەوامە عێراق دەتوانێت ڕێگری لە بە بیابانبوونی ناوچەکە بکات خاکەکەی عێراق ینی بە حکمی هۆکاری ینی بابلێن داهاتی ئاویشی چکە داهاتی ئاوی عێراقیش کەمە یەکەم دابارین تێکەمە ئێستا وڵاتانی دراوسێش ئێمە بێ ڕاستێ بزانین لە سا هەشتای داهاتی عێراق کەمە کارەساتە لە وڵاتانی دراوسێت لە سووریا لە ئێران لە تورکیا لە سا هەشتای ینی با بڵێن بەشی زۆر لە سا هەشتای ئاوی عێراق لە تورکیاوەیە ئەمە کارەساتە لە ئێران لە سا نۆیەت لە سووریا لە سا چواریەت یعنی تۆ لە سا دەی داهاتی ئاوت هەیە دابارینت هەیە کە بتوانیت سوودی لێبینی کۆکردنەوەی بۆکەیت بەڵام ئەو لە سا ینی ئەو ئەندازە لە سا هەشتا ینی با بڵێن داهاتێکی زۆر نییە لەگەڵ ڕێگریکردن لە خاکەکەی سەر ناگرێت دکتۆر نەخێر لەبەر ئەوەی یعنی ئێستا ئەمڕۆ وەکوی نەتەوەی گرتوەکان پێمانەڵێ UN پێمانەڵێ ڕێکخراوە جیهانیەکان پێمانەڵێ ئەڵێ لە سا هەفتای کارەساتە سروشتێ جیهانیەکان هۆکارەکەی گۆڕانی کەشوهەوایە ئەنجا هەر ناوچەیەک هەستیار بێ بۆ گۆڕانی کەشوهەوا ئەوە ئەندازەی ڕادەی کارتێکردنەکە سەختتر و دژوارتر و زیاتر ئەبێت لە کاتێکە بارودۆخی حکومڕانی ناوچەکەش خۆی لە خۆیان بارودۆخێکی ئاسایی نییە هیچ باەخدانێک نییە عێراق خۆی ینی بۆ داهاتی ینی پشتی بەستۆ بە سامانی نەوتی ئایا ڕوو لە وزەی خاوێنەکە کە هەرزانترین وزەیە بەدڵنیایەوە عێراق ڕوو ناکاتە وزەی خاوێن ئەجا هەر کاتێک ڕووی نەکردە وزەی خاوێن کەواتە بارودۆخەکە یەکەم بە حکمی جوغرافی بڵێ ژمارەی دانیشتوان ئەنجا کارتی بڵێ ببوورە دوێنێ لە کۆنفرانسی وزە لە عێراق سەرگۆزیران گوتی کە بەرهمهێنانی کێڵگەنەوتیەکان کەم دەکەینەوە بۆ ڕێگریکردن لەو گۆڕانکاریانی کەشوهەوە پرسیارەکەم دوو لەقە یەکەم ئایا عێراق دەتوانێت بەرهمهێنانی نەوت کەم بکاتەوە بۆ پێی کە سەرچاوی سەرەکی داهاتیەتی دووەم بەکەمکردنەوەی بەرهمهێنان لە کێڵگەنەوتیەکان ژینگەی عێراق پاک دەبێتەوە من باوەڕ ناکەم توانن چونکە سەرچاوی داهاتی عێراق بە شێوەیەکی گشتی پشتبەستە بە نەوت ئەمە ینی لە سا تقریبا هەفتا هەشتای داهاتی عێراق ینی پشتبەستە بە نەوت دووهەم ئەوەی کە با بڵێن بەرپرسانی نەوت ئاماژەی پێکەن بەرپرسانی ژینگە و نەوت ئەڵێ ئێمە هەوڵێن ئەو غازی هاوڵەی کە دەرئەچێت ینی کاتێک کە ئەم سوتەمەنیانە دەرەکەن لەگەڵ یا گازێک دەرەچێتە ناو بەرگە هەواوە کە بەشێکی زۆری لە گازە گەرمکەرەوەکان تایە ئەڵێ ئێمە هەوڵەیەن ئەم گازە هاوڵانە کەمکەینەوە کە ئەمە شتێکوێکی زۆری ئەوێ نزیکەی 6-7 ملیارد دۆلاری ئەوێ ئایا عێراق لە خۆڕ ئەبینێت بۆ کەمکردنەوەی ینی ئەو گازە هاوڵانەی لەگەڵ سوتەمەنی نەوت لەگەڵ سوتەمەنی گاز دەری ئەکەن کە تێکەڵ بە ژینگە ئەبێتەوە کاری گۆڕانی کەشوهەوای لۆکەڵی ئایا حکوومەتی عێراق ئەتوانێت هەنگاو بنێ بۆەوە ئایا حکوومەتی عێراق ئەتوانێت ینی سنووردانی دانیشتوانی ینی با بڵێن بکات یعنی ئەمە فاکتەرێکی زۆر گرنگە چونکە هەر بوونەوەرێک هەر ئینسانێک کە یەک جێگەی ئەوێ لانێ ئەوێ سوتەمەنی ئەوێ ئامرازی هاتو چۆی ئەوێ ئێستا لە عێراق نزیکەی 7 ملیۆن زیاتر ئۆتۆمبیلی تێ ئەم ئۆتۆمبیلانە ینی ڕۆژە لە ڕۆژان عێراق بیل لەوە کاتەوە بۆ وزەی خاوێن ئیشکرا کە ئەمە ینی سەرچاوەیەکی سەرەکیە ینی بۆ کەمکردنەوەی کارەسات و گۆڕانی کەشوهەوای لۆکەڵی لەسەر ناوچەکە ژمارەی ئۆتۆمبیلت زیابێ دەرهێنانی نەوتت زیابێ دانیشتوانت زیابێ پانتایی سەوزایت کەم بێت بە دڵنیایەوە ئەم فاکتەرانە هەمووی ئاماژەن بۆی کە پێشبینی ناکرێت کە ڕەوشی عێراق بەرەو باشی بڕوە و هیچ جیهانیش بەگشتی لەبەر ئەوەی کە سەرۆک ترامپ هاتۆتەوە دەسەڵات لە حکمڕانی کە ئەویش کەسایەتیەکە باوەڕی بە ژینگە نییە ئەڵێ ئەم ڕووداوانەی کە ڕوو ئەیات هەمووی کارەساتی سروشتیە لە ساڵی 2015 لە اتفاقی پاریس کشایەوە هەچی ئەو دەکشینەوە لەو ڕێکەوتن نامەیە بەڵێ دکتۆر زۆر بەڵێ ئەم جارش
ئەو کەسایەتێکی بزنسمانە ینی باوەڕی پێ نییە لەبەر ئەوە ئێمە وەکو کەسانی پسپۆرت ینی گەشتبین نین کە ڕەوشی جیهان بەگشتی و ناوچەکە ینی بە شێوەیەکی تەندروست بووە بە تایبەتیش لە وڵاتە ئەوروپیەکان ئێستا پارتە سەوزە ژینگەیەکان فشارێکی زۆر گەوریان لەسەر هاوڵاتی گرانەیەکی زۆر دروست بووە گرانەیەکی زۆر دروست بووە ژمارەیان کەم بووە دەنگدان پیان کەم بووە ینی ئەوانیش کەواتە ئاراستەکە بە شێوەیەکی گشتی لەسەر تاسەری جیهان بە ئاراستەیەکی نەرێنی ئەڕوات و ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم کاریگەریانە خراپتر ئەبێت وە گەورەتر ئەبێت هەر یەکە بە پێگەی جوغرافی خۆی ینی کارەساتەکە بێت بینیتان لە لۆس ئەنجلس چی بوو بینیتان لە ئەفغانستان پاکستان چی بوو ئەبینن لە عێراق چی ئەبێت لەبەر ئەوە بەداخەوە ئەڵێم پێشبینی ناکرێت هەندێک ناوچەی با بڵێن وڵاتە عەرەبیەکان هەیە ئەوە لەو ناوچانن کە تونسە جەزائیرە ئەوە ڕەنگە بەشێکی زۆریان بێ بەژێر ئاوە تۆ بینیت لە سعودی ئەم هەموو لێزمەی بارانە و لافاوە کە ڕوئەیات ئەی باشە بۆ 100 ساڵ پێش ئێستا ئەم حاڵانە نەبووە ئەمانە هەمووی وەکوی دەستگا ئاکادمیەکان IPCC جەختی لەسەرەوەکەن هۆکاری گۆڕانی کەش و هەوایە و مرۆڤ هۆکارە. بەڵێ زۆر سپاس دەکەم دکتۆر ساڵح نەجیب دکتۆرا لە زانستی ژینگەی و کەش و هەوا لە سلێمانی میوانی کوردستان 24 بووی.